کاتێکە نەخۆشیەک ڤایرۆسێک بڵاو دەبێتەوە، کاتێکە نەخۆشیەکی عام و گشتی بڵاو دەبێتەوە، ئەبێ ئینسانی موسڵمان هەڵوێستی چۆن بێت لە مەسەلەدا. ئەمە شتێکە دووبارە دەبێتەوە و دەبارە دەبێتەوە. یەکەم خاڵ پێویستە بزانین خوای گەورە دەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خەڵکی بڵێ هیچ شتێکتان توش نابێت ئیلا ئەو نەبێت کە خوا نووسیبێتی. خوای گەورە چی نووسی بێت هەر ئەوەیە. ئەوەی خوای گەورە ویستی لێتی هەر ئەوە دەبێت، زیاد ناکە و کەمیش ناکات. بۆی ئینسانی موسڵمان دەبێ عەقیدە و بیر و باوەڕی وابێت خوای گەورە هەر شتێک نووسی بێتی تووشی ببێت تووشی دەبێت، ئەوەشی نەینووسی بێت تووشی نابێت. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەربارەی نەخۆشی تاعون خلافی لەسەر ئایا تاعون ئەم نەخۆشیانە دەگرێتەوە، بەڵام زۆرێک لە زانایان دەفەرمون بەڵێ دەیگرێتەوە، هەموو نەخۆشیەک دەگرێتەوە تاعون، نەخۆشی بڵاو. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک تووشی جێگایەک بوو، لە مەوقیفێکا بوو، لە شارێکا بوو، لە مەنتیقەیەکا بوو، ئەگەر تووشی نەخۆشیەک بوو، نەخۆشیەکی عام، دڵنیا بێ و زانا بێ و عالم بێ بەوەی کە هیچ شتێکی توش نابێ ئیلا ئەوە نەبێ کە خوا نووسیوێتی، خوای گەورە ئەجر و پاداشتی شەهیدێکی بۆ دەنووسێ ئەگەر نەژمرێت. بەس تەنها ئەو نەخۆشیە بگرێ، هەر نەخۆشیە لە نەخۆشیە پەتاکان و بڵاوەکان. ئەمە مەوقیفی یەکەمی ئێمەیە، هەر شتێک خوا نووسیبێتی ئەوە دەبێت. ئەگەر بێت و کەسێک خوا نەخواستە تووشی ئەو نەخۆشیە ببێ، خوای گەورە ئینشەڵڵا لە وڵاتی ئێمە بەدووری کە ئەو کاتە هەر کەسێک تووشی ببێ و نەژمرێت ئەجر و پاداشتی شەهیدێکی بۆ دەنووسرێ. هەر نەخۆش بێ، ئەمڕۆ کۆرۆنایە سبەی ناوێتری ناودەنرێ، بەیانی نەخۆشیێتر بڵاو دەبێتەوە. ئێمە یەکەم خاڵێ بزانین خوای گەورە چی نووسی بێت هەر ئەوەیە، بۆیە باورەمان نەڕۆخێت. خاڵی دووەم، ئەگەر ئینسان تووشی هەر نەخۆشیەک ببێ، ئەو نەخۆشیە بێ کە بڵاو بۆتەوە یا هەر نەخۆشێکی تر بێ، حاڵەتی یەکەم بەوەی ئینسان چاک دەبێتەوە، خوا شیفای دەدا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە لە حەدیثێکی قودسییا دەفەرمێ وإن أعافيه فحينئذ يقعد ولا ذنب له فإنه يقوم من مضجعه ذلك كيوم ولدته أمه من الخطايا. هەر کەسێک نەخۆشیەک لە نەخۆشیەکان بگرێت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئەو ئینسانە کاتێکە لە نەخۆشیەکەی چاک دەبێتەوە، چاک بۆتەوە، بەڵام وەکو ئەو ڕۆژەی کە لە دایک بۆ بێگوناه و بێتاوان دەبێت. کەواتە هەر کەسێک تووشی نەخۆشی ببێ، هەر نەخۆشیەک ئەمە بێ یا نەخۆشیەکی تر بێ، پاداشتی شەهیدێکی بۆ دەنووسری ئەگەر بژیە و نەشمرێت و ئەگەر چاکیش بێتەوە لەو ڕۆژەی کە گوناه لە دایک بۆ چەندێ بێگوناه و تاوان، ئەوە بێگوناه و تاوان دەبێت. کەواتە ئیتر پێویست ناکە ئینسان بەم شێوەیە بترسێ و ورەی بڕوخێت. بەداخەوە کاتێک ئەم نەخۆشیانە بڵاو دەبێتەوە، چیمان بۆ دەرەکەوێت؟ ئەومان بۆ دەرەکەوێت کە گەورەی و ترسی خوا لە دڵی خەڵکە زۆر بچووکە، زۆر زەعیف و لاوازە. ئەوەندەی ئینسان حەزەرەکە و ئەترسێت لەم نەخۆشیەکە بڵاو دەبێتەوە، بەیانی پەتایەکی تر بە ناوێکی ترەوە بڵاو بێتەوە، ڕوبعێکی ئەوە نیوەی ئەوە لە خوا ناترسێ. موسڵمانی وا هەیە پێی دەڵێی لە خوا بترسە و زینا مەکە، گوێی پێ نییە، بەڵام بڵێن فەڵان ئافرەت کە تۆ دەچی بۆ لای نەخۆشی کۆرۆنایەتی ناوێرێ نزیکی بکەوێ، ئەها لە خوا ناترسێ، لە نەخۆشیەکە ترسێ. کەواتە ئەمە ترسی خوا، عەزەمەت و گەورەی خوا لە دڵیا جێگای نەبۆتەوە. ئەوەندەی ئەمڕۆ خەڵکی لە پشمینی موسڵمانێکە ترسێ کە بپشمێ، نیوەی ئەوە لە خوا ناترسێ. ئەمە بەڵگەی لەسەرەوەی ئێمە ئیمانمان لاوازە، گەورەی خوا لە دڵمانە جێگای نەبۆتەوە. پێویستە بە خۆمان دابچینەوە خوای گەورە لە هەموو کەسێک گەورەترە. سزای خوا زۆر لە کۆرۆنا و ئینفلۆنزا و نازانم چی قورسترە، سزای خوا زۆر لە سەرەتان و لە هەموو دەردێک قورسترە. با لە سزای خوا بترسین. خوا چی نووسیبێ هەر ئەوەیە، هەر شتێکیش خوا نەینووسێ بە درۆ دەلەسەی خەڵکی باوەڕ مەکەن. ئێمە ملکە چین، خوای گەورە بمان ژێنێ بمان مرێنێ، لەش ساغمانکە نەخۆشمانکە هەر دەڵێن ئەلحەمدولیلا، هەر سپاسی خوا دەکەین، چونکە خوا عالمە، زانایە، دانایە،
دەزانێت چی شتێک مەسلحەت و بەرژەوەندی ئێمەی تایە و چی بۆ ئێمە باشە چی بۆ ئێمە خراپە. خوای گەورە لە شتاقی بۆ ئێمە هەڵبژارد ئێمەش قبوڵمانە. الحەمدولله. نەخۆشمان خا هەر نەخۆشی بێ لە نەخۆشیەکان قبوڵمانە. بکوژرینە پێناو خوادا قبوڵمانە. الحەمدولله. لەسەر جێگا بمرین قبوڵمانە. هەرچی شتێک خوا پێی خۆش بووە بۆ ئێمە ئێمەش ئەومان پێ خۆشە. ئەمە موقیفی ئێمە ئەمە هەڵوێستی ئێمەیە. پێشتر پێش ئەو ئێم نەخۆشیە بڵاوێتەوە زۆرێکتانەتانوت خوابی بڕێ ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە هەر ناشکریتانەکە تخوا ئێستا خۆشیە دوو مانگەوە پێش باشە بۆ بخمان دەناچینەوە تخوا ئێستا تۆ زەخیرەتە ماڵۆ خستووە مرتاحی بۆیە خۆشبەختی لە پارە و زەخیرەدا نییە لە خواردن و خواردنەوە پارە و پولا نییە خۆشبەختی و دڵخۆشی لەوەدایە خوا لەشت ساغکە و ئیمانت سەلامەتکە هەردانە خوابی بڕێمەکەی حاڵە تخوا حاڵی ئێستا باشەیە ماوەی لەمە پێش حاڵت تاماشتر بوو ئەو خەڵکە گشتی توش دڵە ڕاوکێ بووە نەدڵی بە پارە خۆشە نەدڵی بە خانوو خۆشە نەدڵی بە هیچ شتێک خۆش نییە کەواتە بەس ناشکریکەین خوا بەڵای زۆرە دەردی زۆرە بەسەرمانە بیدا لەشت ساغە پارەت هەیە مەعاشت هەیە کەسابەت هەیە بۆ ناشکری دەکەی آخر خوا بەڵای زۆرە خۆ خوای گەورە ویستی لێی بێت ئەو نەخۆشیانە وا بڵاو دەکاتەوە سەتا یەک نەجاتی نەبێ خەڵک هەمووی بمرێت ویستیشی لێی بێ ناڵە یەک کەسێ بمرێ ئەوە دەست خوایە بەس ناشکری بکەن بەروبوومی ناشکری و تاوان هەمومان دەگرێتەوە بەس بڵێن خوابی بڕێ حاڵی دوو مانگ سێ مانگەوە پێشتان زۆر لە ئێستا خۆشتر بۆ ئەو خەڵکە نەگوێ لە هەڵامەت بوو نەگوێ لە پشمین و ئێستاکە بپشمی خەڵکی ڕاکە ئیمان زەعیفیە ئێستا ئەمڕۆ چەند کەسێ نەهاتەوە بە مزگەوت لە ترسی ئەوەی تۆقیوە تووشی کۆرۆنا بێ ئەی ناترسی خوا عقوبەتدا لە ماڵە تووشتکە لەبەرەوەی کە جومعەت فەوتاندووە بەبێ عوزر ئەگەر هەر کات ئێمە نەکرا لە هەموو وڵاتە دەسەڵاتمان نییە بەڵام کە مەنع نەکراوە الحەمدولله بۆ لە ماڵ و دانیشتوی لەگەڵ ژنەکان و کچەکانی خۆتان نوێژ جومعە ناکەی ناترسی خوا بۆی عقوبەتدا تووشی ئەو دەردە وڵایەت بکات با بە خۆمان دابچینەوە بەس ناشکری بکەین ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە حاڵمان زۆر باشە الحەمدولله ئینسان بەس لەشی ساغ بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەندەی هەبێ کە ڕۆژەکە ئیدارەی پێ بکات تەواو دەوڵەمەندە پێویستە خۆمان پاک و خاوێن ڕاگرین چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم الطهور شطر الإيمان پاک و خاوێنی دەستنوێژ نیوەی ئیمانە پێویستە خۆتان پاک ڕاگرن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم طهروا هذه الأجساد طهركم الله لاشتان بە پاکی ڕاگرن خوا پاکتان کاتەوە پێویستە پاک و خاوێنی ڕاگیرکەین نەک هەر بۆ نەخۆشی هەموو کاتێ ئینسانی مسلمان نەبێ پیس و پۆخەڵ بێ ئینسانە بێ پاک و خاوێن بێ ئەمە شتێکە ئیسلام فەرمانی بە ئێمە کردووە کە پاک و خاوێنی نیوەی ئیمانەکەمانە ئیسلام لەگەڵ پیس و پۆخەڵی چڵکنیان نییە ئیسلام دینێکی پاک و خاوێنە عەقیدە و بیر و باوەڕی ئینسان پاک کاتەوە لاشەی پاک کاتەوە جلوبەرگی پاک کاتەوە ئەوە ئیسلامە با ئێمەش هەڵوێستمان وابێ پاک و خاوێن بین هەموو کاتێک نەک نەخۆشی کۆتایی پێ بێ و تاوە پیس و پۆخەڵەکە دەست پێ بکاتەوە نە هەموو کاتێک پاک و خاوێن بە ئێمە ئەم نەخۆشیانە کە بڵاو دەبێتەوە فێری چیمان دەکا خەڵکی زۆربەی خەریکی زەخیرە خستنە بەشی مانگی دوو مانگ سێ مانگ چوار مانگ زەخیرە ئەخا بۆ ئەوەی نەک بڕۆ لە بازار لە مارکێتێکا شتێ بکڕێ ها چەندێ دەترسێ ئەترسم دەزەمە ئەو خواردنەوە خەڵکی دەستی پێوەدا بێ یەکراونە ئینسانە جا بەم شێوەش نەبێک جاری پشت بەخوا ببەسە ورەت بەرز بێ بمری خوالێت خۆشە بێ نەمری هەر خوالێت خۆشە بێ و گوناهت پێوە نامێنێ کەواتە مەترسە ورەت بەرز بێ خۆڕاگر بە چۆن زەخیرە دەخەی بۆ گرانی بۆ نەخۆشی بۆ قەبر و قیامەتی خۆشت زەخیرە بخە گرانی لە بازاڕە دروست مەکەن مسلمانی وایە دەڵێن لەم دو سێشەوەی پێشووە 25 فەردە برنجی کڕیوە هەی بتۆقی تخوا ئەمانە ناو کۆمەلگا چی سوودێکیانێ ئەمانە ڤایرۆس و سەرەتانی کۆمەلگان 25 فەردە چی لێیەکەی بەس پێم بڵێ لە ماڵەوە بازاڕەکان بە قۆرخ نەکەین ماڵی خەڵکی بە قوڕ نەگرین خەڵکی فەقیر نەتۆقێنین لە خوا بترسین پشت بەخوا ببەسە حتا لە دنیادا مابی حتا یەک دەنگ برنجی تۆ مابێ ڕستی تۆ مابێ خوا نادمرێنێ ئیتر بۆچی ئەوە ورەت ڕووخاوە تۆزێ خۆڕاگر بین بە وەڵی مسلمانی وایە سوێن بەخوا ڕەمەزان دێتە پێشەوە ئەوەندە شتەکڕێ جەژنی قوربانیش تەواو نابێ یەکاکەمەی بۆچی ڕەمەزانەوە ئەوێت بترسی بتۆقی نەخۆشیە بڵاوە بێتە خەڵکی تەواو هیچ نامێنێ لە شارەکانە مارکێتەکان سافە بن پڕ بنەوە لە چی لە خەڵکی ئەشیاکانیش کۆتایی پێدێت لەخوا بترسین
مسلمانی ڕاستەقینە بین، خاوەنی عەقیدە و بیر و باوەڕ و ئیمان بین، خوای گەورە هەر شتێک نەیەوێت توشمان نابێت، دنیاوی ناوێت ئەوەندە بە قورسی بیگرن. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوای گەان وڵاتمان لەم دەرد و پەتایە بە دوورکەی بۆ خاتی گەورەی خۆت، عەظەمەتی خۆت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە دەفەرمی وما كان لنفس أن تموت إلا بإذن الله. هیچ کەسێک نامرێت ئیلا بە ئیزنی خوا نەبێت، ئەوەی کە دەمرێ بە ئیزنی خوا دەمرێ. ئێمەش نەک ئێستا هەم مردنێکمان لەسەرە، مردنێکمان لەسەرە. ماوەی پێش ئێستا خەڵکمان دەبینی ئاواتی مردنی دەخواست، ئای خۆزگای بمردمایە. ئێستەیش لە تاوە نازانێت چی بکات. ئێخەدا تۆ ڕازگۆنی لەم قسەی خۆدا، لە ترسی مردن دەمامکەکە، لە ترسی مردن ناوێت بڕاتە شوێنە گشتەکانەوە، لەو لاشەڵ ئای خۆزگای بمردمایە. دێ ئەگەر ئەوەندە ڕازگۆی ئەوەندە حەزر لە مردنە، خۆت مەپارێزە. ئینسان بۆ شتێک بکا کە ڕازگۆنیە لەگەڵ خوادا، لەگەڵ خۆیدا، لەگەڵ نەفسی خۆیدا. ئینسان لە دنیادا هەر دەمرێ، مردنێکمان لەسەرە. بەخوا نەخۆشکەوین، نەخۆش نەکەوین، بمرین، بکوژرین، نەکوژرین، هەر دەمرین بێگومان مەجالیتیانی. کەواتە شتەکان ئەوەندە بە قورسی ڕامەگرن، خۆڕاگر بن بە ئیزنی خوا، ورەتان بەرز بێ، گەشبین بن. خوا ئەوەی بۆ منی هەڵبژارد و بۆ ئێوەی هەڵبژار شانازی پێوە دەکەین. ملمان لەموو باریکترە بەرامبەر بە هەموو فەرمانێکی خوامان خۆش دەوێ، چیمان بۆ هەڵبژێرێ ئێمە دەڵین خوا ئەگیان الحەمدولله بۆ تۆ، سپاس بۆ تۆ. تۆ ئێمە باش دەناسی، دەزانی شایستەی چین، ئێمە نەفام و نەزانی، خوا عالم و زانا و دانایە. کەواتە ئاواتی مردن مەخوازە. ئەگەر خاڵێکی تر لەو خاڵانە کە گرنگە، کەسێک لەوانەیە بڵێ ئایا ئەگەر ئینسان خۆی لە نەخۆشی بپارێزێ، حەزەری خۆی بکە، بترسێ لە نەخۆشی، ئەمە عیب و ترسنۆکیە؟ نەخێر، نەعیبە، نەترسنۆکیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم إني أعوذ بك من البرص والجذام والجنون ومن سيء الأسقام. خواگەن پەنا دەگرم بە تۆ لە بەڵەکی، لە گەڕۆگولی، لە شێتی، لەوەی کە شێت بم. خواگەن پەنا دەگرم بە تۆ لە هەموو نەخۆشیەکی قورس و گران. ئەوەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای گرتۆ بە خوای گەورە کە لە نەخۆشی بیپارێزێ. ئەمە ترس و عیبە نییە. ئینسان حەزەری خۆی بکە. ئیسلام نەیفەرموو حساب بۆی شتێک مەکە، بەڵام پشت بەخوا بەسە، بەڵام ژیانی خۆشت تێک مەدە. چونکە ئەو نەخۆشیەکە باسی دەکەن، ئینسان ئەگەر بێورە بێ زیاتر کاریگەری بەسەریوە هەیە. ورەی بەرز بێ، مەناعی بە قۆتە بێ، بە پشتیوانی خوا هیچی پێ ناکات. کەواتە پێویستە ورەت بەرز بێ. تەواو گەشبین مە، ڕەشبین مەبە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وفر من المجذوم كما تفر من الأسد. ئەگە کەسێکت بینی گەڕ بووە، گەڕ چۆن لە شێرێکە بێت، شێرێک بۆت بێ چۆن ڕاکەی بۆی نەتخوا، ئاوا لە ئینسانێکە گەڕ بووە لێ ڕاکە. کەواتە ئەگەر کەسێکت بینی بەو شێوە نەخۆش بوو، ئیسلام نەیفەرمووەتەوە دەستکەملی و ئاسایی بێ بەلاتەوە، لێ ڕاکە. کەبرا ئەزانی نەخۆشە، نزیکی مەکەوە. ئەمە ئیسلام فێرمانی کردووە. ئەو کەسەی گەڕ بووە لێ ڕابکارۆکو چۆن لە شێرێک ڕادەکەی. ئیسلام فەرمانی پێمان کردووە کە ئاگامان لە خۆمان بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر نەخۆشی تاعون، هەر نەخۆشیە لە شارێکا بڵاو بووە، با کەس لێ دەرنەچێ. ئەوەشی کە نەچۆتە ناوی با نەڕواتە ناوی، نەڵێ من وەڵام من ئەڕۆمە ناو ئەو شارە حسابیش بۆ کەس ناکەم. ئەوە مخالفەی شەرعە، ئەوە مخالفەی شەرعی خۆی پەروەردگارە. با ئاگامان لە خۆمان بێ، ورەمان بەرز بێ بە پشتیوانی خوا. هەوڵدەین لە دنیادا شتێک بکەین کە خوا پێی خۆش بێ. ئاخر خاڵکە دەمەی باسی کەم، هەندێک شتەی پەیوەندی بە پزیشکەوەیە، ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە تەداخولی ناکەین و قسەی تیان ناکەین. بەڵام لەم ڤایرۆسە خەتەرتر، لەم نەخۆشی کۆرۆنایە خەتەرتر ئەم ملحید و بێدینانەیە. ئەو ڤایرۆسەی کە لە ناو خەڵکیە بەڵاوی دەکەنەوە، خەڵکی بەرەو بێدینی و کافری و دژایەتیکردنی خوا دەبن، سوکایەتی بە ئیسلام دەکەن. ئەمانە ڤایرۆسێکی زۆر خەتەرن. خوای گەورە ئەگەر ئەهلی هیدایەتن، هیدایەتیان ئەگەر نا خوای گەورە گەڕ و گوریان بکە، خوای گەورە تووشی دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشیان بکە. ئەوانەی کە دژایەتی ئەم ئیسلامە دەکەن، گاڵتە دەکەن بە ئیسلام، گاڵتە دەکەن بە مامۆسای ئاینی، گاڵتە دەکەن بە ڕیشی سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، گاڵتە دەکەن بە مارە بڕین لە کاتێکە دایک و باوکی خۆشیان مەلا ماری بڕی، مامۆسای ئاینی ماری بڕیوە. ئەوانە دەرد و ڤایرۆسی کۆمەڵگان، ملحیدەکان و بێدینەکان. ئینسان بە نەخۆشی بمرێ، ئەو ڤایرۆسە زۆر لەو باشترە کە ئینسان بە بێدینی بمرێت، بە بێدینی و کافری بمرێت.
بۆیە ئەوش ڤایرۆسێکە خوای گەورە وڵاتی ئێمە لەم نەخۆشی کۆرۆنایەوە هەموو نەخۆشیە پاکاتەوە لە مولحیدەکانیش پاکی کاتەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدوا يا ربي خوايا هي مني وآرامي ولات من بباريزي خوايا أمن خوشي لسر ما لا بري يا ربي خوايا نهي نتولاتي إموا خوايا شفاء همون نخوش كان بدي خوايا ولات ما لم فيروس بدور كي هو من برسك يا رب العالمين وعمل يبكي لدنيا دا جشبين بين رشبين نبين يا رب العالمين خوايا لدردو بلاو نخوشين أخوشي بدور مانكي آمين 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 وصلى الله على محمد وآله